دەمەوێت جا لەبارەی دروستی و نادروستی ئەم ڕەشنووسە لەگەڵ بەڕێز سەربەست مستەفا ئامێدی قسە بکەم کە شارەزای هەڵبژاردنەکان و سەرۆکی پێشووتری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقی شەکاک سەربەست زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان بێگومان ڕەشنووسی ئەم پرۆژە یاسایەت بینیوە و ئێستا شاوکارم دیلان زۆر جوانشی کردەوە چێڵێن لەو بارەیەوە ئەمە ڕەشنووسێکی چۆنە؟ بەڵێ سوپاس بۆ ئێوەش بەڕاستی بابەتی دەنگدان کە شێوەیە کە هاوڵاتی بەشداری لە حکومڕانی دەکاتن کە دەنگ بە لایەنێک بە کاندیدێک دەداتن واتە تعبیر لە بیرۆڕای دەکات. ئەم مافە هاتووە لە دەستوری عێراقدا کە مافە واتە بۆی نییە هیچ لایەنێک حتا دەسەڵاتی یاسادانانیش بێ بۆ چۆنی خۆم کە ڕێگیر بێتن یان ڕێگە دانیتن سزا دانیت کام خەڵکە مافی خۆی ئەگەر بەکاربێنیتن خەڵکە ئازادە بەکارهێنانی مافەکانی یان بەکارنەهێنانی واتە ئەو سزادانانە تەواو نییەوە یاداشتکردنیشی پاداشکردنیشی هەر دیسا تەواو نییە چونکە ئینسان مافێکی خۆی بەکاربێنیتن بۆ حکومەت پاداشتی بکاتن بەڵام ئەمە دیارە لەسەر ئەوەیە وەک ئێوە لە راپۆرتەکەتان شارەتان پێدا کە حکومڕانی عێراق گەیشتە لێواری حاڵەتێک خەڵکانێک بڕوایان بەو حکومڕانیە نەماوە بەو شێوەی بەڕێوردنی حکومڕانی لەبەر بابەتی گەندەڵی لەبەر بابەتی محاسسە لە زۆر بابەتی دیکە بوویە پەنا دەبن بەو ڕێکارانە کە هان بدەن خەڵکانێکی زیاتر بەشدار ببێت و بڵێن وەڵڵا ئێمە شەرعیەتمان هەیە چونکە هەمومان دەزانین لە ساڵی 21 هەڵبژاردنەکانی 21 ڕێژەی ئەوانەی کە دەنگیان هێنا یانی ئەو کاندیدانەی کە بووینە ئەندام لە پەرلەمان و دەنگیان هێنا لە ١٨٠ تێنەپەڕی بوون واتە ١٨٢ لەو خەڵکە تەمسیلیان نییە لە پەرلەمانی بڵێن عێراق بۆیە پەنا بەو ڕێکارانە دەبن. کەواتە ئێوە ئەمە بە چی ناو دەبن؟ پێتان وایە ئەگەر ئەم پرۆژە یاسایە ببێتە یاسا بە چی ناوی دەبن؟ ئەمە چییە؟ واللهی بەڕاستی نازانین چ ناوی بڵێن یعنی بەداخەوە پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەران بۆیتە ینی هەنێک یاسا دەری دەکا کە بینیمان پێش 2 ڕۆژ یاسایەکی دەرکرد ئەوەی کە هەمواری یاسای باری کۆمەڵ ئەحوالی شخصی بوو کە ڕێگا دەدام ئەوە منداڵ بەڵێ کەساتی منداڵ لە ئافرەتی منداڵ لە 9 ساڵی ئەوە مردی بکەوە ئەمڕوو تەجیل حاڵەتێک کراش لەو حاڵەتانە و ئەمە هەموو بابەتەکان پەیوەرەکانی نێودەوڵەتی هی ئینسانی هی هەموو لە کۆمەڵایەتی ئەمە جەریمەیە بەڕاستی ئەمە بوویە ئەمەش دەکەویتە لەسەر ئەم ڕێکارە ئەم ئەندام پەرلەمانانە ئەم ئەنجومەنی نوێنەرە بەداخەوە لەو بابەتانە ڕای خەڵکی تایبەتمەند وەرناگریت لە هەر یاسایەک بیتم بەڵام ئیتیفاقاتی سیاسی لە ژووری داخراو دەکانەوە ئەوە ببینن چیان بوو باشە ئەوە بەڕێوە دەبن بە تەسەووری من ئەم پرۆژە یاسای احتیمالە کێشەی لێ دروست ببێت چونکە دەبێت یەکەم جار ئەمە پرۆژە ینی مختەڕەحێکە لە ینی ئەندام پەرلەمان لە حکومەتەوە نەهاتووە واتە دەبێ سەرۆکایەتی پەرلەمان خوێندنی یەکەم بوو بکە ئەنجا بدرێتە ئەوە لجنەی یاسایی تا دیڕاستەی بوو بکات و راپۆرتێکی لەگەڵ ئەنجا بدرێتە نقاش بۆیە بە تەسەووری من بەو ئاسانیە بەڕێوە ناچێت. ئەگەر بەڕێوە چووەک خۆت دەڵێ کاک سەربەست ئەمە لە بەرژەوەندی هەوڵاتیە لە بەرژەوەندی دەنگدەرە یاخود نا؟ والله بتصورين لبرجواندي سياسة كاراني عراقها يعني چونك دنگدر اوي كدشيت هموي فرمان برنية كمثلا اوي بكريت سوباسنامي بو والبقريتن يعني خزمەتی 6 مانگی زیاد بکە یان هەموو خەڵکیش ئەوە نییە شەریکات و مڵکی نییە کە بە جی لێ تەخفیف بکرێتن و بەرامبەریش کە ئەگەر سزا بدرێتن بەڕاستی یعنی
تەسەوری من تحقیقێکی دیکەیە چونکە ئەمە چوون جێبەجێ دەکا ئەمە لایەنی مالیش هەیە واتە حکومەت دەبێ ڕێی هەبێ بڕواناکەم حکومەت ڕێی ئیجابی بیت لەسەر ئەم بابەتە. باشە دەتوانین بڵین ئەمە بەرتەسەکردنەوەی ئازادی دەنگدەرە کە ناچار بکرێت لە ڕێگەی ئەم پرۆژە یاسایەوە گەر ببێتە یاسا ناچار بکرێت بۆی کە دەبێت دەنگ بدات؟ بەبەیەک و دوو یعنی خۆتمان دەنگدان مافە هەر ئینسانێکیش ئازادە مافی خۆی چۆن بەکاری بێنێت یان بەکاری نێنێت خەڵکانی کە ناچنە دەنگدان ئەوەش ڕێگایەکە لە دەربڕینی بیرۆڕایە کە نەچیت واتە هەنێکیان احتیمام بە بابەتی هەڵبژاتن و حکمڕانی نادەن بەڵامانێکی دیکەش ناڕازینێک کە پەتەسەوری من ئەوە ڕێژەی زۆرترە لە هەمویان. باشە کاک سەربەز دەمێ باسێکی تری کەشت لەگەڵ بکەم ئەویژەوەیە کە ئێستا چەند پرۆژە یاسایەک بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن هەن لە پەرلەمانی عێراق. ئایا ئەو یاسای هەڵبژاردنەی کە ئێستا هەیە کێشەی تێدایە جەنابەت پێشتر سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بووی؟ تا ئێستا هیچ درافتێک نەهاتیە لە بەردەم پەرلەمان بەڵام دوو ڕای جیاواز هەنە بەڵام ئەوە بێتام بووە لە پێش هەموو هەڵبژاتنێک دەبێ یاسای هەڵبژاتن هەموار بکرێتە ئەوەش بەڕاستی بوویتە ڕێگایەک بەدەستی حکمکاران یاساکە بگونجێنن تا ئەوان بەردەوام بن لە دەسەڵات. ئەوەی ئێستا هەیە بە دوو شێوە قسەی لەسەری دەکەن یەکەم دەڵێن لە هەر پارێزگایەک 21 ئەوانە جیا دەکرێنەوە و ئەوان دەرەچن دەنگەکانیاش دەردێنن لە بڵێن لە ئەوە لیستەکە ئەوان دیکە سانتلیگۆی ئەوەی ئێستا هەیە بەکاری دێنن بەڵام ئایا 20 کەسە یان 120 چونکە مەسان لە سەماوە تەنیا 7 مەقعدیان هەیە واتە نابیت 120 ئەوەش بەڕاستی ئەگەر ئەوە بەکاری بێنن یان ئەو سیستەمەی کە لە هیچ شوێنێک لە دنیا نەبووە ئەوە دەبیتە شێوەیەکی دیکە وەک چۆن ئێوە وتان سەیر و سەمەرەیە لە عێراقی یاسای ئەوها دەربچیت. ڕایەکی دیکە هەیە دەڵێ نەخێر لە هەر پارێزگایەک 120 بکەنە ئەوە بکەنە شێوەیەکی کە سیستەمێکی زورینەی بەکاربێنیت ئەوەی دیکەش هەمان ئەوەی ئێستاە بەکاردێنن کە سیستەمی ڕێژەیە بە شێوەی یان بەسیغی سانتلیگۆی 1.7. بەڵێ ئەی کاک سەربەز لەبارەی فرەبازنەیەوە ئەمە لە پێتان وایە کە سەر بگرێت و ئەگەر سەر بگرێت لە قازانجی هەڵبژاردنەکانەکە ئەگەر سیستەمی فرەبازنەی پێڕەو بکرێت بۆ هەڵبژاردن؟ خۆ ئێستا فرەبازنی بەکاردێنیت عێراق 18 بازنەوەتە فرەبازنەیە بەڵام ئەگەر بێت و پارێزگایەک بکەنە چەند بازنەیەکی دیکە ئەوەش بابەتێکی دیکە ئەوەش دەبێ ڕێژەیەکی یعنی عەفو سیستەمێکی زورینەیی بەکاربێنێتن نابێتن لە بازنەیەکی کە حەجمی ئەوە ینی ژمارەی کورسیەکان کەم بێت ئەتو بێنی سیستەمێکی ڕێژەیی بەکاری بێنی بۆیە لێرە پەیوەندیەکی تۆڵ هەیە نێوان بازنەی هەڵبژاتن و سیستەمی هەڵبژاتن کە زۆر جار ئەوانەی یاسا دادەنن لە عێراق لەو پەیوەندیە بەباشی تێناگەن. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز سەربەست مستەفا ئامێدی شارەزای هەڵبژاردنەکان و سەرۆکی پێشووتری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق دەستخۆش.